ڕەسوول ڕەئوف ئەندامی مەکتەبی سیاسی پارتی سۆسیالیستی دیموکراتی کوردستان لە بانی ماقانەوە لەگەڵمانە لەگەڵ ئەوە گفتوگوی زیاترەکەین. ئەم کاتت باش بەڕێز، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. وەک پارتی سۆسیال دیموکراتی کوردستان سەتان چییە لەسەر ئاڵوگۆڕکردنی پۆستی پارێزگاری کەرکووک کە لە نێوان کورد و تورکمانە؟ پێتان وایە هەنگاوێکی دروستە یان پێشێلکردنی بنەمای دیموکراسیە؟ ئەم کاتت باش، ئەم کاتەی بینێرانی خۆشەویست باش، دەست خۆش مێژوویەکی هەڵبژاردنەکانی جوانت هێنا لە 2005ەوە کە یەکەم هەڵبژاردنە لە کەرکووک هەتا ئێستا و کاریگەری یەکگرتووی حیزبە کوردستانەکان لە کەرکووک چۆن و لەسەر ڕێژەی کورسەکانی کورد لەم شارە. بەڵام ئەوەی کە بەڕێزت باست کرد ئەوەی کە ڕوویدا ئاڵوگۆڕی دەسەڵاتی پارێزگا لە کەرکووکە لە ئەمڕۆیە کە هەندێک لە ڕاگەیاندکارەکان بە بوومەلەرزەیەکی سیاسی یان بە هەر ناوێکی تر ناوێنێن، ئەمە بۆ خەڵکی ئاسایی شتێکی تەبیعیە، بڵێ وایە گۆڕانکاریێکی سیاسی گەورەیە و دانیشتوانی کەرکووکی تووشی شۆک کردووە. بەڵام بۆ سیاسیەکان ئەمە شتێکی چاوەڕوان کراو بوو، چونکە ئێمە 2 ساڵ پێش ئێستا لە ئوتێل ڕەشید ڕێکەوتنێکی سیاسی کراوە لە بینی چەند لایەنێکی سیاسیە. ئەوەی کە ئێستا ڕوئەدات 2 ساڵ پێش ئێستا بەڕەسمی ئەمە ئیمزا کراوە، واتە ئەمە شتێکی نەتازەیە بۆ سیاسەکان، نەنوێیە و نە کتوپڕیشە، بەڵکو شتێکی چاوەڕوان کراو بووە، ئەسڵان دەبوو لە مانگی یەکە ئەمە جێبەجێ بکرێت. بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێستا ڕوویدا لە کەرکووکە ئەمە ڕێکەوتنێکی سیاسی لایەنە سیاسیەکانە کە هاوپەیمانیشیان پێکهێناوە، بێگومان لە هاوپەیمانەکانیشە دانووسان هەیە تۆ چەندێک لە ئەتەوێت دەسەڵات بگریتە دەست لەم شارە، لایەنەکانی تریش بە هەمان شێوە تموح و دەسەڵاتی خۆیان هەیە. واتە ئەوەی کە ئێستا ڕوویدا شتێکی نوێ نییە، شتێکە 2 ساڵ پێش ئێستا لە ئوتێل ڕەشید ئیمزا کراوە. ئەمە ئەو لایەنانەی ترواتە نەتەوەی تورکمان و نەتەوەی عەرەبیش کە لەگەڵ ئەم لیستەیە هاوپەیمانیەکیان پێکهێناوە توانیوانە پارێزگار پێک بێنن لەو قۆناغەیە، بێگومان ئەوانیش پشکی خۆیان هەیە کە ئێستا داوایەکەن. واتە ئەم شتێکی ئێستا ڕوویداوە شتێکی نوێ نییە، شتێکە ڕێکەوتنێکی سیاسیە. بەڵام ئەوەی کە جێی شۆکە ئەم ڕێکەوتنە سیاسیانە کە حیزبی کوردی ئەیکات کاریگەری لەسەر قەزێنەتەوەیەکان و نیشتیمانەکان هەیە. واتە بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ ڕوئەدات تەنها و تەنها پەیوەست نییە بە بەرنامە و سیاسەتی لایەنێکەوە، بەڵکو کاریگەری مێژوویی لەسەر قەزەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان و کوردستانی بوونی کەرکووکیش ئەبێتە داهاتوودا. کەوابێ بە پێوەری هەڵبژاردن یان بە پێوەری ڕێژەی دانیشتوانیش ئەگەر باستی پۆستی پارێزگاری کەرکووک بکەین، مافی کورد نییە؟ جا لە هەر لایەنێک بێ. ئەمە ئەو پرسیارەیە کە بەڕاستی پێویستە حیزبە کوردستانەکان لە خۆیانی بکەن. ئەوەی کە بەڕێزت باست کرد، ئێمە لە 2005 لەبەر ئەوەی لیستی برایەتی بوو، لەبەر ئەوەی حیزبەکان بەرژەوەندێنەتەوەیەکانیان پێش بەرژەوەندێت تەسکە حیزبەکانە خست، هەموو حیزبە کوردستانەکان بە هەموو بیر و باوەڕە جیاوازەکان بە نەتەوەیی، بە ئیسلامی، بە چەپەکان هەمووی لە چوارچێوەی لیستێکە کە لیستی برایەتی بوو. ئەم لیستە نەک هەر حیزبە کوردستانەکان بە فکری جیاواز، بەڵکو عەرەب و تورکمان و کریستیان و کلدانەکانیشی تێدا بوو. ئەمە چی بوو؟ ئەمە ئەو کاتە حیزبە کوردستانەکان بەرژەوەندی نەتەوەیی یان پێش بەرژەوەندی حیزبەکانە خست. بۆیە کورد توانیتی لە ڕووی ڕێژەوە ئێستا شەروایە 26 کورسی لە کۆی 41 کورسی بەدەست بێنێ و زۆر بە ئاسانی بتوانێت پارێزگاری کەرکووک دیاری بکات بۆ خۆی. و ئەگەر ئێمە سەیری هەڵبژاردنەکان بکەین یەک لە دوای یەک، لە 2014 کورد توانیتی لە کۆی 12 کورسی پەرلەمانی عێراق هەشتی بەدەست بێنێ. واتە کورد توانیتی لە 175 کورسەکانی کەرکووک بەدەست بێنێ. ئەمەش لە یەکگرتووی حیزبە کوردستانەکان و نەفەوتانی دەنگدا. و دوای 16 ئۆکتۆبەر بەو دۆخەشەوە کورد لە 150 کورسەکانی کەرکووکی بەدەستێنە. بەڵام بەداخەوە کەواتەوە بێکار ڕەسوول لە کەرکووکە حیزبە کوردستانەکان هیچ پۆستێکی دیکەی کەرکووک بۆ ئەگەر وابێ بەم وەڵامی جەنابەت بێ، هیچ پۆستێکی دیکەی کەرکووک بۆ کورد قەرەبووی پۆستی پارێزگاری شارەکە کاتەوە؟ ئەوەندە گرنگ هەیە بەقەدەر قورسایی ئەو بێت؟ ئێمە لێرە دوو حاڵەتمان هەیە، حاڵەتێکی ئیداری و حاڵەتێکی سیاسی و نەتەوایەتیمان هەیە.
لە ڕووی سیاسی و نەتەوایەتیەوە هیچ پۆستێک لە کەرکووکا وەکو پارێزگار گرنگ نییە لەبەر ئەوەی کەرکووک ئەبێتە چۆنڵی ڕەمزی ئەو پارێزگار ئەبێتە ڕەمزی ئەو شارە لە ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی داواتە ئێمە ئێستا لە کەرکووکام لە ململانەیەکەی کوردستانی بوونی کەرکووکین کە بەداخەوە لە چوارچێوەی مادەی 58 ڕابردوو 140 ئێستاە کەوتۆتە ململانێ بۆ ساختکردنەوەی ئەم دۆخە ئێمە بە پارێزگارێکی کورد لەم شارەیە بە هەر شێوەیەک بێت ئەتوانین چۆنڵی بە ناخۆ جیهانی بسەرمێنین کە بەڵێ ئەم شارە شارێکی کوردستانیە و لە ڕووی ڕێژەی دەنگ و دانیشتوانیشەوە بەڵێ کەرکووک شارێکی کوردستانی بەڵام کاتێک کە ئێمە ناتەبین لە ناویەکە کورسەکانمان یەک ناخین دین وەکو ئەم ڕووداوی ئەمڕۆ دەسەبین لەگەڵ عەرەب و تورکمانە ئامادەین یەک بگرین لەسەر بەرژەوەندی ناڵێم نەتەوەی بەرژەوەندی حیزبی دەست لە بەرژەوەندی نەتەوەیەکانمان بەرئەدەین ئەم ڕووداوە ڕوودەدات کە ئێستاە خۆ ئەگەر ئەو کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دێنەوە لە کۆی ئەو 15 کورسیە 7 کورسی هی کووردە و کورسیەکیشی کە هی کۆتاکانە ئەتوانین برین هاو هەڵوێستە لەگەڵ لیستە کوردستانەکانە زۆر بە ئاسانی ئەتوانیت 50 بەدەست بێنی و ئەو کاتە ئەوەندە تەنەزول لە مافە نەتەوەیەکانمان نەکەین بۆ نەتەوەکانی تر وەکو ئێستا ئەیکەین ئەوەی ئێستا من بۆیە بە خەتەری ئەزانم ینی بەڕاستی ئەگەر ئەم ڕووداوە ڕوو بدات لە کەرکووکە هەڵبژاردن بوونێکی وای نامێنێ عرفێکی سیاسی لە کەرکووکا دێتە ئاراوە ئەویش ئەوەیە هەڵبژاردن بکرێ و نەکرێت دەبێت پارێزگاری کەرکووک واتە خەڵک ئیتر متمانەی بە هەڵبژاردن نامێنێ لە کەرکووک سەرە بێت ئەگەر تێبینیت کرد بێت ئەو بڵێ ڕنگدانەوەی دانیشتوانی کەرکووک کە ئێستا بەڕێستان راپۆرتێکیشتاندا لەسەر ئەو دۆخە ئەوەی کە ئەیبینی ئەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی حیزبی براوەی کوردیە لە کەرکووکە کە ئێستا ساحیبی پارێزگایە ئەمە هەڵوێستیانە ئەی دەبێت حیزبەکانی تر ئەندامی لایەنگرانی حیزبەکانی تر هەڵوێستیان چۆن بێت واتە ئەوەی کە ئێستا ڕوویداوە لە کەرکووکە ینی بە شێوێشی ورتر بیرین 100% لە پێچەوانەی خواست و داواکارەکانی خەڵکی کەرکووکە باشە کەواتە ئەگەر ئەمە دەنگی ناڕەزایەتەکانی شەقامی کەرکووک بێت هەمومان ئەیبینین و ئەیبیستین کە دەنگیان بەرز بۆتەوە ناڕەزایەتی دەڕەبن ئەی لایەنە سیاسی کوردستانەکان لە کەرکووک هەڵوێستیان چییە بێ هیچ قسەیەکتان بەیەکەوە لەسەر و بابەتە کردووە هەڵبەتە جگە لە پارتی چونکە پارتی ڕاگەنراوێکی فەرمی هەیە و منیش لە هەواڵەکان ئاماژەم پێکرد ئێمە دەبێت ئەوە لێک بدەینەوە یعنی هەڵوێستی لایەنە سیاسیەکان جیایە لەگەڵ کاریگەری لایەنە سیاسیەکان لەسەر ئەم دۆخە هەڵوێستی لایەنە سیاسیەکان دیارە لایەنە سیاسی کوردستانەکان لە کەرکووکە هەموو کات پشتگیری پرسەنەتەوەیەکان بوونەوە زۆر جار لە مافە تەنانەت حیزبی و گوێیان بەو حاڵەتانەش نەداوە هەموو کات پشتگیری لیستە بەهێز و کەسە بەهێزەکانیان کردووە لە کەرکووکە وەکو هەڵوێستێکی سیاسی بەس کاتێک کە دیتە سەر ئیدارە جگە لە یەکێتی و پارتی هیچ حیزبێکی تر ئەندامی نییە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە واتە ئێستا دەنگی ئێمە دەنگێکی ڕوون و ئاشکرایە پشتگیری لە پرسەنەتەوەیەکانەکەین لە کەرکووکە ئەمە لە ڕووی سیاسیە بەڵام لە ڕووی ئیدارەوە ئێمە کاریگەریمان نابێت لەبەر ئێمە ئەندامی ئەنجومەنمان نییە تا بتوانین پێداگر بین لەسەر ئەوەی کە نەخێر من دەنگ بۆ دەست دەکات کێشانەوەی ڕێبوارتەها نادەم ئەوە گرینگە یعنی ئەوەی کە ئێستا گرینگە لە ناو ئەنجومەنی پارێزگایە چێ کورسی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی ئەم ڕووداوانی ئێستا ئەکەوێتە سەر ئەو لایەنانە ئەوە پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرتاوە ئەوەی ڕاگەیاندەوە بەشداری ئەم ئەنجومەنە ناکات ئەی ئایا ئەمیش پرسیارەکەت لە ئێستا بەدواوە هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان چۆنە بێت بەڵام من بۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بێت و دەنگ بدەن بە لابردنی ڕێبوارتەها وەکو پارێزگاری کەرکووک ئەوە پێچەوانەی خواستی دەنگدەرانی پێش هەموو کەس خۆیانە و دڵنیاش بە مزداقەتی خەڵکی کەرکووک لەدەست دەدەن چونکە خەڵکی کەرکووک بۆ دەنگی نەداوە کە ئەم جۆرەی یاری لەگەڵ بکرێت بەڕاستی خەڵکی کەرکووک شایەنی ئەوە نییە گاڵتە بە هەست و سۆزی بکرێت من لە سەرەتاوە پێم وتی ئێمە وەکو سیاسەکان هەر لە سەرەتاوە ئەمانزانی ئەمە هەیە ئەگەر ئەم لایەنە سیاسی خۆی بدزیاتەوە زۆر باشە کاک ڕەسوڵ کەواتە بە پرسیارێکی تر ئاڕاستەی جەنابەت بکەم لەو بارەیەوە ئەو لایەنەی کە ڕێکەوتنی لەگەڵ لایەنەکانی دیکە لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک کردووە ئەگەر لەگەڵ لایەنە کوردستانیەکان ڕێکەوتنی کردبووە باشتر نەبوو ڕەنگە ئەو کات بۆ 4 ساڵیش پۆستەکەی لا بماوێتەوە هیچ گومانی تیان نییە ئەگەر ئەو لایەنەی لەگەڵ عەرەب و تورکمانە ئەم ڕێکەوتنی کردووە و
ئێمە بیرمان نەچێ ئێمە ڕاستە پۆستی پارێزگارمان بەدەستێنا کە زۆر گرنگە بەڵام زۆر پۆستی ئیداری ترمان لەدەستدا بەهۆی ئەم ڕێکەوتنەوە ئەگەر لەگەڵ لایەنە کوردستانەکانە بە کورتی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەست دەناو دەست وەکو یەک هاوپەیمانی بچووناتە پێشەوە نەک پارێزگاری کەرکووک هەر بۆ 4 ساڵ بوو ئەو پلەپۆستانەی کە وەکو قایمقامی ناوەندی کەرکووک قایمقامی داغۆ قایمقامی دبز بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک ئەمانە سەرۆکی زانکۆی کەرکووک ئەمانە هەمووی لە پشکی کورد بوون بەهۆی ئەم ڕێکەوتنە تاکلایەنانەوە وای کرد نەتەوەکانی تر فەرزی کەن بەسەر ئەم لایەنەیە بەڕێوەبەری پۆلیسی کەرکووکیان سندەوە سەرۆکی زانکۆ بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک بە تایبەت کشتتوکاڵی کەرکووک بۆ ئەم خۆناغە یەکێکە لە گرنگترینان چونکە زۆرترین ئێمە کێشەی زەویوزارمان هەیە یعنی بەڕاستی ئەم ڕێکەوتنە تاکلایەنانە وای کردووە قەزەی کەرکووکی نەک ئەم 30 ساڵ بگرە زۆر لەوەش بدرۆتە دواوە وەک بەڕێزت باست کرد ئێمە من کە ئێستا سەیرەکەم ڕاستم پارێزگاری کردم بەڵام بەراوردی پارێزگاری ئێستای کەرکووک ڕێبوارتە حاکەم لە دڕووی دەسەڵاتەوە لەگەڵ دکتۆر نەجمەدینە عەرز و ئاسمانی فەرق بوو دکتۆر نەجمەدین دەسەڵاتێکی ئەتوانین بڵێن کە ئەوەی ئەمڕۆ لە کاک ڕەسوڵ مادەم وایە باسی دکتۆر نەجمەدینت کرد خواستگە دەتوانین بڵێن ئەوەی ئەمڕۆ لە کەرکووک ڕوو ئەدا 16 ئۆکتۆبەرێکی ترە هەر بۆ زانیاری شەمڕۆ 16 نیسانە جا نازانم ئیتر بۆ کورد ژمارە 16 ژمارێکی شومە بۆ کەرکووکیان بە تایبەتی من ناچمە سەر ئەو ڕووداوانی 16 ئۆکتۆبرەوە ئەگەر بچینە سەر ڕەنگە بە بەرنامە دوو بەرنامە چۆنڵی نەتوانین هۆکار و ئەنجام و شتەکانی بەڵام ئەوەی ئەمڕۆ لە ڕووی چۆنەڵی نەتەواتیەوە کاریگەریەکەی زۆر نەرێنیترە لە 16 ئۆکتۆبەر لەبەر ئەوەی 16 ئۆکتۆبەر کەرکووک بەهێز دەسەڵاتی کوردی لێ دەرکرا و بە زۆر پارێزگارێکان هێنا سەپانیان بەسەریا کە ڕاکانجبوری بوو 7 ساڵ توانیتی هەموو تەعریب و خواستە نەتەوەی و شخصەکانی خۆی جەبێت بەس ئەمەی ئێستا ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان دەست بەوە بەرێت بە خواستی خۆی پارێزگاری کورد لا بەرێ و پارێزگارێکی تورکمان دابنێ بۆ مێژوو هەتایە ئێمە ناتوانین بڕین کەرکووک شارێکی کوردستانیە دەبێ بڕین کەرکووک شارێکی هاوبەشە ئەو کاتە بەدەستی خۆمان ئێمە بڕی تورکمانێک دێنین کە 2 کورسی هەیە لەم شارە کە لە 125 تا 30 دەنگەکانی کەرکووکیشی نییە ئەیکەینە پارێزگار ئەما بێتە عورفێک وەکو چۆن ئێستا لە بەغایە هەیە بە کورتی و بە پوختی لە ئێستا بەدواوە کەرکووک شارێکی کوردستانی نییە بەڵکو ئەگەر ئەمە ڕوو بدات شارێکە نە هەڵبژاردن ڕۆڵە بینێتیایە نە چۆنڵی ڕێژەی دانیشتوان بەڵکو شارێکە بە ئیتیفاق دەبێت هەڵبژاردن بکرێ و نەکرێت کورد و عەرەب و تورکمان بە پێی ئەو ڕێکەوتنانەی کە کراوە پارێزگار بەرن بەڕێوە بۆیە ئێمە بەدەستی خۆمان ئەیکەین ئەوەی لە 16 ئۆکتۆبەر ڕوویدا بەهێز کرا و هەموو کات هێز تەعویز دەکرێتەوە بەس بەڕێکەوتن تەعویز ناکرێتەوە چونکە ئێستا ئێمە ئەگەر بیکەین بە دەنگی خۆمان ئەچین پارێزگارەکەی خۆمان لادەین و تورکمانین داین ئەما بێتە عورفێکی سیاسی هەتایە من لەو قەنەعەتەیانیم کەرکووک بە ئاسانی بتوانێت کورد وەکو تاکلایەنە دەسەڵاتی ڕەهای خۆی هەبێت لە کەرکووکە مەگەر بە گۆڕانکاریەکی سیاسی و چۆنەڵی ئەمنیا بڕوات ئەو کاتە لە ڕووی ئەمنیەوە پارێزگاری کەرکووک بکەوێتە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئەو کات بتوانین وەکو پارێزگارێکی کوردی و پارێزگارێکی کەرکووکی کوردی تەعامل بکەین لەگەڵی سپاس دەکەین بەڕێز ڕەسوڵڕەوف فەندامی مەکتەبی سیاسی پارتی سۆسیالیستی دیموکراتی کوردستان میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوون